سلای خۆی گەورەتانی خۆشویستە خۆشحاڵم لە بابەتێکی نیگەران وەلاتان زۆر لە هاوڕێیەکانم کە پرسیاریان کردبوو سەبارەت بە ئەو باندی ڤایبەرەکە کە ڤایبەریان لێ بلۆک دەبوو ئێستا من بابەتێکی نوێ کە نەیانەزانی کە چۆن بیکەن ئێستا ئەوە ڕێگەیەکی زۆر باش بووی کەەوە هەر کاتێک ڤایبەرەکەت بلۆک بوو لێرە داواکاری بنووسیتەوە سەرەتا دەچێ ناو سایتی فەرمی ڤایبەر سەپۆرت باشە هەر ئاسانە دەچیتە بەشی کۆنتاکت ئەو لیnkە لە کۆمنت دادەنێ لە یەکەم کۆمنت ئەو بکەن ڤایبەر کۆنتاکت سەیکە یەکەم جا چیاکە شتەکە زۆر ئاسانە بەجددی بۆ کەمێک بچینە خۆشم لێرە فوڵ ناوەکە دادەنی بۆ نمونە نمونە ئەو ناوانی کە خۆ هەتە لای باو و بابی لێرە ئیمێڵەکەت دەنووسی باشە بۆ نمونە gmail.com نمونە لێرە ئەو ڤایبەر ئاوت ئایسێدا دەکەی باشە لێرە ئۆڤێرەکەی هەڵەبژێری ئۆڤێر لێرە ژمارەکە دەنووسی بەبێ سفر نمونە ئیتو کۆڕەکە دەنووسی سفر حەفسەد ئەو پەنجابێ باشە سفرەکەی دانووسی بۆ نمونە ئەو ژمارەی خۆتە نمونە ئەو ژمارەکەی خۆتە بە سفرەکەی دانووسی نابێ ژمارە سفرەکە دروستی ئەوە لێکوانە عێراقە لەبژێری لێرە وڵاتی عێراقە لەبژێری لێرە چ دەکەی لێرە دەنووسی ئەکتیڤێشن باشە ئەکتیڤێشن ئەوە ئەو ئەکتیڤێشن فایڵت فیکسەکەی لێرە دەنووسی ئەو شتە باشە ئەوە لێ دەنووسی لە خوارەوە باسی کێشەکەت دەکەیت چی دەنووسی hello company Viber please unlock my account my account has been problem يعني شتێکی ئاوا بنووسە کە شتێکی کە کۆمپانیا تێ بکە ستا کۆمپانیا ڤایبەرەکەی من کێشە هەیە تکایە چارەسەری بکە شتێکی ئاوا بنووسە یارە بەس ئەگەر نەهات نەشزان لێکانە تەرجمەی لاگەوەرە جا لێکوانە دەتوانی سکرینی کێشەکە بکەی باشە دەتوانیبوون ئەو کێشەیەکە هاتە سکرینەکەی بکەی بۆ شەریکەش بینی بوونە من بە لاپتۆپ دەکەم هیچ ژمارەی ئەوڵەکەم نییە بە دەتوانین لێکوانە ئەکچولی فایل داگری بۆ سکرینێکە هاتە داگری و ڕاست لێکوانە سەبمیتی کەی بۆەوەی کەەوە کۆمپانیا وەڵامت دات و بەس لەوانەیە زۆر کاتە من کارێم کۆڵیەوە سەبارەت بەوەی لەوانەیە کۆمپانیا 24 ساعتە تا 48 ساعتی پێ بچی بۆ ئەو کێشانە هیوادارم سوودەکەم بچوو بۆ خۆشویستگەیان دەبێت ئەو کێشەیە زۆر بابوو زۆر لە خۆشویستەکانم هاوڕێیەکانم داوایان دەکە کە ئەو فێرکارێ دووبارە بکەمەوە هیوادارم سوودێکی بە خۆشویستگەیان دەبێت تاکو ڤیدیۆیەکی تر خواتان بێت